وەختتان بەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. یاران ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ لە ڕاستای تەسبیتە مەتنە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ من هەندێک عەکسم دانیاگە لەسەرە پەیجەکەمە و گەرەکمە لەسەر ئەمانە قسە بکەم. ئێمە نە پسپۆڕە بوارە تاریخین، نە متەخەسسە تاریخین، نەگەرەکمانە لەم زەمینە ورود بکەین. ئێمە دێک ئینسانە مبارەزین لە سەرزەمینە کوردەوارە کە بە ڕێگەی سیاسی گەرەکمانە بزانین اتفاقاتێکە لە سەرزەمینە ئێمە کەوتکە بە چ سوورەت بووگە، ئایا ئەمە حەقیقەتە یا ئایا ئەمە داستانێکە کە ئێمە کەوتگینە ناوی و سەمەرەکەی بووگە بەو دنیایی کە ئێمڕۆ واینتیایە. منزورم سەرزەمینە کوردەوار و منزورم ئەم منشق بوونە ئومەتە کوردیەسە کە کەوتکەسە ناوە ئێمە. ئایا ئەمە دەرەنجامە تێگەیشتنە ئێمەس، دەرەنجامە ئاگاهبوونەوەی ئێمەس بە دنیایە کە ئەمڕۆتیا زندگیەکەین وتیا ژیانەکەین، یانە خەیر ئەمانە هدایەت بووگن و بە کەرەسەی جۆرا و جۆر لە سەرزەمینە ئێمە محاولەیان کردگە کە ماهیەت و شوناسە ئێمە بگۆڕن. بەر لە گشتێک من نوکتەیەک بێژم، نوکتەکەش ئەوەسە کە من دامنیاگە لە ناوە پەیجەکەی خۆمە، کەسێک بە ناوە ڕزا حازلی خەریکە بە شدەت لە ڕاستای مەوازی سازیە مەتنە ئێمە کارەکات. کابرایەکی ئێرانی کوورشپەرستی یەهودی زادەی یەهودی مەسلەک، گەرە کێسی کە بە ئینحتاتێک بە ئینحرافێک کە لە مەتنە ئێمەیدات ئێرانیەتێکی لێ دەربێرێ و ڕەوایەتی سەوار بکە بە ڕەوایەتە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆم. دەگران مساگیسی ڕوحی ئیبراهیمی ڕوح سڵتە بەر مەردم و بەردەگی ئەڵڵاه و یەهود است. ئەمە یعنی ئینقیاد، یعنی نظامە ئینقیادێک ئێمە بەحسمان کرد لەسەر ئەدیانە ئیبراهیمی تێتە دەرەوە هاتکە بەم زوانە وتکێسی. بە ڕوحی ئیرانی ڕوح ئازادگی، سەرکەشی، نەبارد بە ئێمڕوز دەر ئیران ڕوحی ئیرانی بیش ئەز هەمە دەرمیانە کۆردها لڕها بەختیاریها باقی مانده بەرای هەمین بیش ئەز هەمە سەرکوب میشەوە. واتە ڕۆح ئێرانی یعنی ئازادگی و سەرکەشی و نەبەرد. خیلی بێجات کرد، خیلی غەڵەتە کرد. ئێرانیە تعریفی مشخصە، کاری لەسەر کریاگە و مشخصە کە لە دڵە یەهودیەت و تێتە دەرەوە، لە داستانە هەخامنشیان و لە داستانە زەردەشتیگەری و ئەهورە مەزدا و ئەهریمەنە و تێتە دەرەوە، نەڕەبتی بە ئازادگی هەز، نەڕەبتی بە سەرکێشی هەز و نەڕەبتی بە نەبەرد هەز. ئەڵبەتە توانی نەبەردەکە بۆیتە سەرە نەبەردە ئەهریمەن و ئەهورە مەزدا تەقابڵ شەڕ و خەیرتەکە یەکتریە. ئەمە خانشێکی یەهودیە و خانشێکی ئەدیانی ئیبراهیمیە، هیچ ڕەبتێکی نییە و تۆ ناتوانی بە هەڵگرتنە مەفاهیمە ئێمە جەهانە کوردی مەخدوشکەی کە بیوێتە سەرە ئێرانیەت سواری کە ئێرانیەت یعنی عبودیەت، یعنی بەردەگی، یعنی ڕەعیەتە کۆرپۆریشنە ئێرانی بوون. ئەمە نوکتەی ئەووەڵە. پس هەر کەسێ لەولاوە هات ناتوانێت مەتنە ئێمە بوات وەگەرنە ئیشە تەمامە تاریخێکە ئیدعایەکە باڵی کاتۆ، تەمامی باڵ کاتۆ لە کوورش بازی، لە هەخامنشی بازی، لە زەردەشتی بازی گشتی ئێشێ باڵ کاتۆ تا ئەو وەختە بێت و ئەم مەفهومە ئێرانیەتە بێرێ و بێژی ئەم مەفهومی ئێرانیەتەی لەکوێ هاوردگە. ئەمە نوکتەی ئەووەڵە. نکته دوم، در طرح خاورمیانه جدید یا پیمان ابراهیم جایی برای تمدن هند و ایرانی نیست. ایران، افغانستان باید اسلامی و ابراهیمی شوند، ارمنستان باید تضعیف و کردها و کردستان باید به طور کلی محو شوند. اما نگشتی کلاماتێکن کە لە ئێمە دزریاگن کاورای بەچە زرنگ خەریکە بە زوانێکی تر بەحسیان ئەکات. ئەمە زرنگترە لە عەقب لە دوا کەوتگەکانە لای ئێمە وا ناتوانن دوو کەلەم مەسئلەیەک پەس و پێش بکەن. وەگەرەکیسی بە مەوازی سازی مەسائل خۆی بواتە بەرەوە ڕەوایەت سەوارە ڕەوایەتە ئێمە بکاکە بە چرت و پەرتوتن و ئستاتوس نووسین و قسەی مفتکردن مادامێک کە بنەڕەتی دەسی بۆ نەوادن و لێژێ لە ئەساس و چه ئەتەفاقێ کەوتگە
ئەمە تەلاشێکی بێهودەیە ئەحمەقانەیە ئێرانیە جوولەکەس. ئەمە نوکتەی ئەوڵ. ئەمە نوکتەیە دووەم بۆ ئەوانەی کە معتەقدن بە ئەدیانە ئیبراهیمی باوەڕهای دینیان هەسو مقدسە بۆیان ئێمە هیچ مشکڵێکمان تەکە باوەڕهای دینی و مقدسە ئەمانە نییە. بەحسە ئێمە بەحسێکی سیاسیە، بەحسە ئێمە بەحسێکە لە پلانێکی سیستەماتیک بۆ داگیرکردنە سەرزەمینە ئێمە سڕینەوەی شناسە ئێمە و لەم سڕینەوەی شناسە ئێمە دەسەڵات لە دەست ئەدەین، دەسەڵات لە دەست ئەدەین و تکراری ئەەکەمەوە دەسەڵات لە دەست ئەدەین و ئەبین بە عەبد، ئەبین بە نۆکەر، ئەبین بە نۆکەری نۆکەرترین عەواملە نظامە سوڵتە واتە یەهودیانە ئانووسی و یەهودیانە خەزەری. پس ئەم نوکتە تەوەجۆ بکەن ئەنجێ کە ئێمە لە گرامەترەحی ئەەکەین لە بە شوێنگەڕانە هوڤیەتە ونبووگە خۆمانە، شناسە ونبووگە خۆمانە، دەرهاوردنە حەقیقەتێکە کە ئێمەی بە ئیمڕۆ گەیاندگە بێ سەرزەمین، بێ شناس، بێ تعریفە دەخۆ و کەوتگینە ناوە گێژەڵووکێک خەریکە تێرێت و ئەمانبات و نازانین بەرەو کوێ خەریکی ناڕۆین. پس بین لەسرە ئیدعاکانە خۆیان بوێسین بزانن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وتی کە ئەنچێ کە ناوی تاریخە ئەبزارە سیاسیە بۆ دروستکردنە سڵتەیە سیاسی، چیرۆک و ڕەوایەتێکە کە لە دڵیەوە مەشروعیەت ئەدات بە ئەنچێ کە پێی ئێژن حکوومەت دەوڵەت و ئەم دەوڵەتە لە دڵە تاریخۆ هاتکەسە دەرو و ئەمان وا بەحسیەکەن. نکتەیە کە ئێمە هەر لە ئبتداوە ڕەدمان کردو نکتەیە حملەی ئەعراب شمشێرەکەی سەعدە وەقاس و عومەر بن ئەبی تالب بوو، عومەر بن خەتاب بوو و عەلی بن ئەبی تالب لە شەڕ قادسیە کە بەناوە فتح الفتوح ئیمپراتۆریەتە ساسانی بەحسی کردبوو. ئەم اتفاقە چەندین چ دروسەکە بزانن ئێوە وەختێک ئەوێنن لە مەتنە قورئانە محەممەدی مەوجودە کە ئێژێ ئەنە بەشەڕون مثلکم و معجزە ناکەم بەڵام لێو دوای یەهودیەت تێت و ئێژێت وەختی محەممەدە پێغەمبەر لە دایک بوو تاقە کەسرا تەرەکی هەڵگرت و تاقە کەسرا بەرەو وێرانی چوو. ئەمە بەو معناسە کە گەلەکیسی سلسلەیە بە ناوی ساسانیان و حکوومەتێ بە ناوە حکوومەتە ئێرانیان و پارسیان تەسبیت بکە و بیسەلمێنێ. نکتەیە کە لەگرا بووگە بە هۆی ئینحراف و ئێمە پێی پێناوین ئێمە فکر ئەەکەین یەهودیەت و مەسیحیەت و ئیسلام لە یەک جگێن، فکرەکەین مشکڵیان تەکە یەکتریا هەست، فکرەکەین تەکە یەکتریا شەڕیان هەست و فکرەکەین ئەم اتفاقە و واسە کە ئەمانە بەحسیەکەن. دەرنەتیجە ئێمە چووگینە ژێرە ئەم تاریخەوە بە ئەم تاریخە تا بە ئەم دقیقە ئێمەیان گەوجاندەگە. ئەمە وەسە چی؟ وەسە ئەمەی کە ئەمانە تێن ئێژن لە سەرزەمینە ئێمە تەیە 100 ساڵە ڕابردوو عدەیە شەخص بوون زەدە ئستعمار بوون، ئستعمار بعد ئەمانە رووسیا و ئینگلیس لای ئەوردن، ئەمانە قەهرەمانهایەکی ملی بوون کە بەرزەدە ئستعمار و دەخاڵەتە بریتانیا و رووسیا وێسیاون و رووسیا و بریتانیا ئەمانەی حەزفە کرد و هیچ کەس نایژێ. ئەمانە خۆیان بەرساختەیە دەسەر رووسیا و ئینگلیسن و رووسیا و ئینگلیس بۆ هاتکنە سەرزەمینە ئێمە بۆ خاتری ئەوەی کە نووسینگە دابنێن، کۆمپانی دابنێن، ئێوە پێژن دەوڵەتە ئێرانی، دەوڵەتی تورکی، دەوڵەتی عێراقی و دەوڵەتی سووری. بۆ خاتری ئەوەی کە ئێمە بفەهمین و ئەمە تێبگەین و حاڵیمان بێ فکر نەکەین کە ئەمە هەروە هاتگە بابزانن ئێمە لۆگۆیە گەرەکمان و دابنین دەیان کەس هات دەخاڵەت بکە، یەکی ئەو شێر دابنی، یەکی ئەو هەڵق دابنی، یەکی ئەو دوو باڵی بێ، یەکی ئەو سێ باڵی بێ. حیزبی دموکراتان دیگە ئەنوا و ئەقسامە تۆڕەهاتی واتیا لە قورئان و لە کتێه و لە گەنم و لە خوەر و هەرچی شتە تێکردەگە. پس نەماد و سەمبۆل فرە مهمە و تەمامە ئوموراتە ئەم جیهانە لەسەر نەماد و سەمبۆلەکان ئەڕواتە بەرەوە. بزانن
بۆ خاترەوەی بفهمن ئەمە چەندێ مهمە تۆ سازمانێک نادۆزی تۆ شرکەتە بازرگانیەک نادۆزی تۆ دەوڵەتێک نادۆزی تۆ دینێک نادۆزی تۆ مەزهەبێک نادۆزی تۆ کە سمبۆلە تایبەت بەخوایی نەوێت و ئەم سمبۆلە معنی و مەفهومێک ئەدات معنی و مەفهومێک ئەدا کە من ئالەبێ لەسەر پەیجەکەی خۆمە هەنێکیم دانیاکە بزانن بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین من مەجبورم ئەمانە ئیستەیش نیشان بدەم کە بۆ ئێوە دەربکەوێ بزانن ئەمانە سمبۆلەکانە و نەمادەکانە ئەدیانە ئیبراهیمین ئەمەی کە ئەیوێنن سەلیبەکە مانگەکە و هەسێرەکەی داوود هەسێرە شەشپەڕەکە تۆی شێ لە خۆت بپرسی بۆ مەسیحیەت سەلیبە بۆ ئیسلام هلالە مانگە و مانگە و بۆ یەهودیەت دوودانە مسلسن سەرۆخوا چوونە ناو یەکتری ئەمە یعنی چی بزانن ئەگەر ئەم کورەی زەمینە وەکو مەغزە ئینسان دەرنەزەر بگرن هەر وەکو مەغزە ئینسان دوو نیم کورەی هەست نیم کورەی شەرق نیم کورەی غەرب نیم کورەی ڕاست نیم کورەی چەپ نیم کورەی چەپە مەغزە ئینسان بەشم بەنتق عەقڵ مەردانگیە نیم کورەی چەپە ئینسان بەشە هونەر سپریچواڵەتی معنەویەت و زەنانگیە نیم کورەی ڕاست تەوەجۆ بکەن نیم کورەی چەپە ئینسان تۆ کورەی زەمینەکە دەرنەزەر بگری دوو نیم کورەی هەست غەرب و شەرق بەشە غەرب بەشە چەپ مەردانگی ماسکیلاریتی عەقڵ منطق بەشە ڕاست سپریچواڵەتی خەلاقیەت زەنانگیە نیم کورەی ڕاست ژنانەس نیم کورەی چەپ پیاگانەس سمبولە نیم کورەی چەپ سمبولە مەردانگی مسلسێکی دەمبەرە و ژوورە بلەید سرە تێخ سرە شمشێر بلەید نیم کورەی چەپ مسلسێکی بەرەو خوارە سەر بەرەو خوارە کە نەشانەیە فەمینینیتیە زەنانگیە پیاڵەس پەیکە پیاڵەس ناوەڕاستە هەردوو نیم کورە کە ئەگا بە یەکتری و دوایەوەی ئەدەن لە یەکتری بە باڵانس و هەماهەنگی ئەگەن مسلسە سەر بەرەو ژوور کە بلەیدە تێخە سرە تێخە چەکە مسلسە سەر بەرەو خوارە کە پیاڵەس تێکەڵاوێت و ئارامی دروست ئەکا وەکو چی وەکو ئەوەی کە لە نێوان نیم کورەی چەپ و ڕاست لە پشتە سەرۆ کە مسلس دروستەوێ ئۆقیانوسە ئارامە پەسفیک ئۆشن بە ئارامیەکە نیم کورەی ڕاست نەمادی سەلیبە سەلیب لە تەقسیمە ڕۆژ لە وەختەی تێتە دەرەوە تا ئەو وەختەی دانیشێتێت لە کێ گیریاگە لە هۆڕۆس گیریاگە هۆڕۆس خوایە مسر ئەی مانگ لە کێ گیریاگە مانگ لە دایکە هۆڕۆس گیریاگە من دامنیاگە ئایسس هەمان مخەفەفە داعش دایکە هۆڕۆسە ئایسس ئەی سەرەوەی ئەم دوانەکێن ئۆسایرۆس سیروس ناوە کوورشە یەهودی ئۆسایرۆس نەمادە ئۆسایرۆس چییە؟ مشتریە نەمادە ئایسس چییە؟ مانگە
نەمادە هۆڕۆسکێ خۆرە خۆر مانگ مشتری بۆ ئیسلام مانگە سوعالیان لێ بکەن سوعال لێ بکەن بێژن ئەم ئیمپراتوریە پڕتم تراقە ئیسلامیە بۆ سمبولەکەی مانگە بۆ مانگە بۆ مانگ ئەمە یەک ڕیشەز یەک کەسەمانەی دروست کردگە مەسیحیەت ئیسلام و یەهودیەت کە باڵانسە هەرتکیانە ئاغا گیان خۆ ئەمەی تر من دروستم نەکردگە من دروستم کردگە ئەمە مەگەر نێرە ناوی پەرچەمەکە ئیسرائیلە مەگەر ئەمەی نەمادی یەهودیەت نییە بلەی دەبان مسلسە بان یعنی تێخ مسلسە خوار یعنی پیاڵە سەر و خوار لە یەکۆ تێکەڵەونەوەیێت و یەهودیەت ئەگاتە باڵانس خب ئەمە بۆوت تا بفەهمن ئەو جێگەوە ئیسلامی لێهات کەسە دەرەوە هدایەتی کردگەوە پەخشی کردگەسەوە بە دنیا نەکشم شێرەکەی سعدە وەقاسە بەڵکە دەستگاهە کنیسەوە کلیساس بۆ ئەمە دلیلمان گەرەکە و هەنیە ئۆکێ ئەژێ دوو دین بۆچی لە جەهانە جەهەن شمول بوو دوو دین کام و کام مەسیحیەت و ئیسلام بۆ جواو سوالە ئەوەڵ ئەمەسە مسيحية سوار بر إمبراطورية روم أبيت يعني سوار بر قدرة سياسية أبيت سوار بر قدرة سياسية كأبي مسيحية بلاوة بيكا بويتو أبينيت أمريكا كوالا نيم كوري تشابا كلا مسيحية أي إسلام شون إسلام بالشمشير هاتقا إسلامش سوار بر قدرة سياسي بوغا خود محمد حاكم سياسي بوغا بس إسلامش منتشر أو أجر قدرة سياسي نوايا وشمشير نوايا سؤال استقبول أما قبول كدليل إسلام دعوة نوغا تبشير نوغا وقشتي بشمشير ومسلمان بوغن ويتحزب ما كان وهنيا أما تانا بيدي جياغا شمشيركي سعد وقاص وشمشيركي حجاج بن يوسف وشمشيركي محمود قزنوي وشمشيركي فلانة كسو ما قايما حزب مناكن فرحزي بيكن ديلقنا دو استثناء موجودة استثناء أول تماما كشورهاي أوروباي شرقي كمدعين لجيرة دس السلطانة عثمانية بقى يك مسلمانين ومسلمان نوغن ليتفاني مجارستان لهستان يوغوسلافيا تو ناوين يمانا مسلمان بوون دواي 700 صال إشغالة عثمانية الدعاية كان إمبراطورية عثماني أمانة سوارة بالشمشيرة كي سعد وقاص بوغن يا سوارة بالشمشيرة كي كي بوغن أوكي ما بالا خوان برسين زياترين بشا مسلمان جهان ولا كويا ولا سيكشورة شوار كشور ولا أندونيزي ولا تشين ولا هندوستان ولا باكستان أندونيزي تشين هندوستان باكستان بكامش شمشيرة مسلامة جوغا سايوي كبيدة تدمياك حدود 1 مليار مسلماني واتيا قسمة أعظم جهان إسلام ولا الشرقة بشمشيرة كي مسلمان بوغنا مانا سعد أبي وقاص عمر بن الخطاب علي بن أبي طالب بشمشيرة كي أمانة مسلمان بوغن ومن أم سؤالانا كم تا بفهمي آيا عامل قسترش إسلام أبي وقاص وقا يا كليسا وكنيسة وقا يا قدرة كليسا وكنيسة وقا يا ملاي يهودي وقا كاميان باما برسيكين بزاني نواسة سعد أبي وقاص حملة كرقا بزانا تو وقت حملة سعد أبي وقاص تيري إمبراطورية بناويت إمبراطورية إيران دروسكي
وەختی سعدی ئەبی وەقاس تێریت سلسلەیەکی پڕتمتراق بە ناوی ساسانیان دروست ئەەکەی وەختی سعدی ئەبی وەقاس تێریت دەلائل موجه بۆ حزورە تئۆریە یەهود لە سەرزەمینە ئێمە دروست ئەەکەی بۆچی بۆ خاتری ئەوەی کە کوردیەت بشاریتەوە کوردەواریش بشاریتەوە تبدیلی بکەی بەچی یەک قەومێک کە معلوم نییە ئەم قەومە چۆن بووگە یەهۆ لە پڕێکە ئیمپراتوری دروست کردگە ئەم ئیمپراتوریەشە حەج شەواهیدێکی تاریخی نییە سعد ئەبی وەقاسی تێ ئەیگرێ وەلی ئیتر ئەم سعد ئەبوو وەقاسە لە نەهاوەنا سەکتەکە ناگاتان دوو نزی وەلێ نزیکە 300 ملیۆن ئەندونیزیایی داستانە مسڵمان بوونیان خێرە جالبە تۆیش ئەمە بفەهم بەس من لەگەڵ تەوزیحێکمدا کە یەهودی کە مەسیحیەت ئیسلام و یەهودیەت یەکێکن باڵانسە مەسیحیەت و ئیسلامەوێت و یەهودیەت باڵانسە مەسیحیەت و ئیسلامەوێت و یەهودیەت تێکەڵاوبوون ئامیزشیان وەکو نێرومێک یەهودیەت تێرێتە دەرەوە یەهودیەت تێرێتە دەرەوە و مثالمدا بڕۆن بپرسن سمبوڵە مانگتان لەکوێ هاوردگە ئەم تاریخە جەعلیە و سەکەهای فڵان و هەرچی کەس پەڕستارەی داودی واتیە ئەمەتانە بۆ دروست کردگە ئللا ئەوەی کە حەقیقەتە تاریخیە ئێمە بشارنەوە ئللا ئەوەی کە ئێمە سەرزەمینە مەوعودین و ناوەڕاستە دوو نیم کورە کە ئەوێتەوە باڵانسیان سەرزەمینە کوردەوارە تۆماشە نەقشەی جەهان بکەن سەرزەمینە کوردەوارە ئەوەی کە پێژن خاوەرە میانە ئەمە ئەرزە مەوعودە یەهودیەوە گەرەکیسی ئەم سەرزەمینیە گەرەکە ئایا ئێوە ئەزانن ئەندونزی کەی بوو بەسۆ موسڵمان ئەزانن ئەی هندوستان کەی بوو بەسۆ موسڵمان ئەمیشە ئەزانن چۆن لە پڕێکا جەزایرە جاوە و منتەقەیە جاوە کولەن 300 ملیۆن نەفەر بوو بەسۆ موسڵمان لە کەیوە بە شمشێرەکی بزانە 700 ساڵ ئیمپراتوریەتە عوسمانی ئێوە ئیدعا ئەکەن ئیمپراتوریەتێکی نظامیە کە تەمامە نیوەی ئوروپای تا دەواازەکانە ئۆتریش بەدەسۆ بووگە سوعال بۆ لە هەستانەوە موسڵمان مەگەر ئەمانە بە شمشێر و کەشوەرگوشایی خەڵکیان نەکردە سۆ موسڵمان 700 ساڵیش بەسەری و سوار بکەن 400 200 کافیە تاک ئەوانە مسلمان کات کە تۆ لەگرا ئەوێنی مسلمانکردنە نیم کۆرەیە شەرق بە پێی بەرنامە ئەکرێت مەسیحیەتکردنە نیم کۆرەیە غەرب بە پێی بەرنامە ئەکرێت تۆ لە نەماد و لە سمبۆلەکانە لە سیمبڵەکانە تێ ئەگەی خۆ بۆ ئەمە من ئێشێ دوو سێدانە فەکت بۆ ئێوە بێرم دوو سێدانە فەکت بۆ بێرم عاملە گسترشە ئیسلام لە هندوستانە کێ بووگەن ئیمپراتوریە مغول هند یا گورکانیانە هندوستان یەک ئیمپراتوریە پارسی مەئاب تورکی مغولی تۆ سەیرە ئەم چێشتە مجەوەرەکە تۆ سەیرە ئەم حەلیمەکە یەک ئیمپراتوریە پارسی مەئاب تورکی مغولی ئەمە ویکیپیدیاس ئەمە بۆ خاترەوەی زەهنەوە قەشەنگ ئالوودەکە قەشەنگ ئیمپراتوریە پارسی مەئاب تورکی مغولی و مسلمان با فەرهەنگە ئیرانی کاورا تورکە مغولە فەرهەنگی ئێرانیە و مسلمانیشە تۆ سەیرە ئەم مەلغەمەکە در شبه قاره هند بود این دولت که بیش از 3 سده بر مناطق وسیعی در جنوب آسیا فرمانران در سال 1526
توسط بابر بنیان گذاشته شد. 1526 سلسله گورکانیان. ای هندوستان کی بووە مستعمره بریتانیا؟ 1600 کۆمپانیە هند شەرقی هندوستانی کرد بە مستعمرەی خۆی. تۆ سەیرە ئەم گشتە دەوڵەتە سەوارە بەر دەوڵەتە بکە لە شبقاڕەی هەندا سواری یەکتری بووبن. هندوستان مستعمرەی بریتانیاست، ئاغایانە گورکانی خەریکن حکوومەت ئەکەن و خەریکن نەشرە ئیسلام ئەدەن. خەڵ هندیەکان چۆن بوونەوە مسلمان؟ وەڵا سوڵتان مەحموودە قەزنەوی پەلاماریانیدا گەنجەکانی دزی کردنیەوە مسلمان. کێی کردنەوە مسلمان؟ پەنجابیەکانی کردەوە مسلمان. تۆ تەواجۆ بکە کاورایان غارەت کردگە لێیان کوشتگە ماڵیان بردگە بگۆسە مسلمان. دە ئەمە بەشێکی ئەمە مەوجە ئەوەڵی ئاغای مەحموودە قەزنەوی. مەوجە دووەمی نەوادەگان تەیمور لەنگ بە ناوە گۆرکانیانە مغول تورکە ئێرانی مسلمان فەرهەنگ ئێرانی سوار ئەون بەرەم هندوستانە و جەمعیەت و خەیلێکی عەزیمە لە هندوستان ئەکەنە مسلمان. ئەی کەی ئەمانە لە بینە چن؟ 1854 1854 دوای قیام مسلمانانە هند ئەمانە لە بینە چن. سوال گورکانیان مردمە هند مسلمانەکە یا بریتانیا؟ کامیان گورکانیەکان یا هندو یا بریتانیا؟ کێ حاکمە مطلقە؟ بریتانیا. کێ قدرەتی واوە دەسۆ؟ بریتانیا. ئەمە سەوارە بەر ئەم ئیسلامە سەوارە بەر شەمشێرە مەحموودە قەزنەوی هاتکە یا سەوارە بەر شەمشێرە کلیسا و کنیسەی ئیمپراتوریە بریتانیا هاتکە؟ کامیان. هیچ تەوزیحات ئەمانە توالە چوونە دیاکۆ تەوزیح هەدەن نایژن گورکانیان چۆن قدرەتیان گرت، چۆن منسەجم بوون، بۆ حملەیان کردە هەند، لە کوێوە داوەزینە سەرە هەند. هیچ بەحسێ ناکەن. بابر هات سواری بوو لە کاتێکا کە کۆمپانیە هند شەرقی هندوستانی کردگە بە مستعمرەی خۆی لە قەرنە حەفدەوە کە کۆمپانیە هند شەرقی دائەنرێ لە لەندەنە. با این حال ظهور گورکانیان به عنوان یک قدرت منطقه‌ای حدوداً در سال 1600 و در دوران اکبر نوه بابر روی داد. تازه لگا قدرت اگرن 1600 وقت بریتانیا قدرت اگری لوی. تا پایان حکومت اورنگزیب آخرین پادشاه بزرگ گورکانی. جالبه کاورای 300 سال پیش ناوی چی بوگه؟ ناوی ئەکبەر وگە. ئاخرینیان کە ئیتر ئێشێ فرە مسلمانێ ئۆرەنگزیبە. ئۆرەنگزیب. گورکانیان در سال 1739 به سختی از نادرشاه شاه ایران در نبرد کرنال شکست خوردند. ای بریتانیا چکارە و؟ ئەم نادرشاه حەیتەرانیە کرد لە ناوە ئەم هەندە. ئەی بریتانیا چکارە و؟ کە نادرشاه دزیە کرد و کوه نور و ئەڵماس نور و دەریای نور و ئەمانەی ئەدزی. هیچ بریتانیا هیچ کارەس. خاجە حرەم سەراس پێخە زووە. که این مسئله عملاً زمین ساز سقوط نهایی آنان شد
و سرانجام رفته رفته تمام قلمرو گورکانیان توسط کمپانی هند شرقی تصرف گردید. بابا ام گورکانیانه تک نادر افشار سپاه فیل تیرن ایجن نادر افشار وقت سپاه محمد گورکانی تماشاکر زیقی کرد بو سپاه محمد گورکانی فیلی بو فیل و تانک آبرامز زیقی کرد هاد نقشه جنگی دانیا وتی چی بکەم بەم فیلانە خۆچاری ناکەم لە تعدادە چاریەکەم نە لە سپا چاریەکەم نە لە قودرەتا چاریەکەم هات چی پێکرد نادر ئەفشار هات دوو حیوانە چەموشی دۆزیوە بەناوە هوشتر و قاتر نفتی کردە سەر پشتە هوشتر و قاتر ئاگری پێوەنیان و بەرەو سپای هەمەی گورکانی بەریدان ئەو دەنگە خرا و نەخراش قاتر و حشتر و ئەو دەم و لەوچەکە وازیان ئەکرد و ئاگریان تێبەر بوو بەرەو فیلەکان چوون فیلەکان ترسیان هەڵگەڕیان و ناو سپای محەممەد گورکانی و تەمامە سپای هندوستان و گورکانیان نابود بوو و بێ ئەوەی نادر تەقە بکا گرتنی بە ئەسڵحەی خۆیان گرتنی تۆ سەیرە ئەم سپای پڕتۆمتۆراقەکە جۆرئەتی نەوگە بریتانیا خاتە دەرەوە 5,000 بریتانیایی خاتە دەرەوە بەڵام تۆ کە نادر ئەفشار ئاوێت و شەڕی نادر زیرەکە وێنە نادریان خواردو ئەمانە عامل نفوذ ئیسلامن و گسترش ئیسلامن لە خاکە هندوستانە مسلمانانە هندوستان بە پاکستان و بەنگلادش و بیدێتە قەیەکتری 600-700 میلیۆنن کێ کردنیە مسلمان کێ گورکانیان محموی قەزنەوی نادر ئەفشار تورک و مغول جالبە ئەم ئیسلامە بە شمشێرە تورک و مغول دنیا کات و مسلمان خیلی جالبە ئیتر ئەمان خۆیان بردیان هەرەوە ناچێ ئەم ئیسلامە نە عەباسیانی هەست نە ئۆمەڤیانی هەست لە پڕێکە مشتێ حشتر خوەرە سوسمار خوەر ئەچنەوە بیاوانەکانە خۆیان کێوێت و ساحەوێ ئەم ئیسلام و دینی محەممەدە دوو ئیمپراتوریەتە سەفەوی و عوسمانیە یەکێ تورک مسلمان یەکێ تورک شیعە یەکێ تورک شیعە یەکێ تورک سنی یەکێ ئەوێت و ئێرانیەت و فارس لە دڵیۆ تێتە دەرەوە یەکێ ئەوێت و تورک و تورکیە تێتە دەرەوە لە دڵی ئەمانە بگونە ساحەوە ئیسلام شمشێرە سعد عەبی وەقاس هاوردگێسی یا یەهودی و مەسیحی هاوردگیانە کامیان با بڕین سەران دوونەزی واتە گورکانیان توسط کمپانی هند شرقی تصرف گردید پس از شورش 1857 امپراتوری بریتانیا رسما دولت تیموری را منحل کرد و حکومت شبه قاره به راج بریتانیا واگذار شد. گرچه امپراتوری مغولی هند با لشکرکشی‌های متعدد نظامی تأسیس شد و پا برجا ماند، اما فرمانروایان گورکانی تلاش برای سرکوب فرهنگ‌ها و ادیان محلی نکردند و با تقسیم بندی امپراتوری به مناطق پرشمار اداری و با وجود طبقه حاکمی که از فرهنگ‌ها ادیان مختلف تشکیل شده بود، یک دولت کارآمدتر و متمرکزتر در این دوران بر هندوستان فرمان راند. ای بریتانیا چکارو؟ ای چون مستعمره بریتانیا؟ دولت بر دولت سواروگه، منجل یاپراخه، ژێرە گڵامێ و سەر و گۆشتە و ئەو لا تەماتەس و هەم لا باینجانە و دووبارە چینی گڵامێوە و منجڵی ئاپراخە هندوستانیە خۆ هەرکە بۆ خۆی خەریکە ئەیوا و ئەی ڕاماڵێ و بۆ خۆی جەمیەکە. همچنین در دوران اوج گورکانیان هند سهمی 25% از تولیدات جهان را در اختیار داشت.
1/4 تولیدات جهان لە زەمانە گورکانیان لە هندوستان تولید بووگە کە هەمین مەسئلە یەکی از دلایل ئەفزایش حضور ئوروپایی‌ها در منطقه بود. خب تمام آثار ئەم گورکانیانەوە لە چیاوە لە تاج محەلە. تاج محەلی دروست کردگە و معمارە ئێرانی فارس دروستی کردگە و بۆ دادەگە و هەر و فرشتە قەشەنگێکە و بێن بڕۆ بوێنن. خیلی شتە قەشەنگێک. خیلی. ئەی ئەندونزی کەی مسلمان بووگە؟ ئەندونزی ادعا ئەکەن قەرنە 16 تەوەسۆتە پۆرتوقالیەکان و ئیسپانیایەکان ئەوێتۆ مستعمرە. بڕۆت پاشا ئەندونزی بکەن. ئەندونزی حائلە فيما بين تمدن بودایی و کۆنفوسیۆسی چینە کە کەوتکەسە بین ئوسترالیا. یعنی تۆ ئیشە وەڵدەفە لە ئەندونزی و تێپەڕی تا بڕۆیتە ئوسترالیای مەسیحی. 200 نزیکە 300 ملیۆن نەفەر مسلمانی واتیە. چۆن مسلمان بووگن؟ وەڵا لە طریقە بازرگانی و تەپشیر و سۆفی و لە طریقە بازرگانی تەپشیر و سۆفی مردمە ئەندونزی بووگەسەوە مسلمان. شمشێرەکەی سعد عەبدی وەقاس نییە، حکوومەتە ڕۆم نییە. ئێوە باوەڕەکەن کەسێک بە تەپشیر بتوانێت 200 ملیۆن ئینسان مسلمانکە؟ ئەی چۆن ئەم مسلمانانەی ئەوروپا شەو ڕۆژ خەریکی تەپشیرن دوو نەفەریان پێ مسلمان ناکری؟ مکەبیرە و مزگەوت و پوڵ و نان و گشتیەکەنە دەمە مردم و کەس مسلمان ناوی. چۆن وگە 200 ملیۆنی هو مسلمان نەوێت بە تەپشیر؟ ئللا ئەوەی کە قدرەتێکی سیستەماتیک ئەم مردمە سیستەماتیک مسلمانەکە کێیکە؟ پۆرتوقالی، ئیسپانیایی یا هۆلەندی. لە قەرنە 18 دوای پۆرتوقالی و ئیسپانیایەکان لە قەرنە 18 ئەندونزی تا 1949 مستعمرەی هۆلەندە. کۆمپانیە هەندە شەرقیە هۆلەند. هۆلەندی ئەندونزیای مسلمان ئەکەن یا تاجرە ئیسلامی و سۆفی چڵکەنە ئیسلامی کامیان؟ با شەرح بخوێنینەوە لە سایتە ڕاسخونە سپاه پاسدارانە جمهوری ئیسلامی ئێران. ئیسلام درست همانطور که از خاورمیانه به آسیای مرکزی و افغانستان و به هند انتقال یافت در اواخر قرن 13 و طی قرون 14 و 15 از مناطق هند و شبه جزیره عربستان به شبه جزیره مالایا و مجموع جزایر صادر شد. این دین وارد مناطق ساحلی آسیای جنوب شرقی شد و تحت شرایطی متفاوت با شرایط خاورمیانه و شبه قاره هند در این مناطق گسترش پیدا کرد. عجب. در حالی که فاتحان عرب و ترک عامل گسترش اسلام در خاورمیانه و هند و دیگر نقاط جهان بودند، این دین در آسیای جنوب شرقی به وسیله بازرگانان و صوفیان رواج پیدا کرد. خیلی غلطه که هیچ کامله و کشورانه که ایوه مدعین امپراتوری عثمانی گرتگنی و شمشیر مسلمان نوگن. لهستان، مجارستان، یوگسلاوی، بلغارستان، یونان مسلمان نوگن. كما شمشير فاتحانه ترك ومغول كما شمشير سعد عەبی وەقاس كي مردم ئەندونزی مسلمان کردگە. تەپشیر سۆفی 4 سۆفی چووگە سەوێ حەڵی خسکەسە و مردم بووگەسە مسلمان. مردمێک کە دینە بودایی بووگە، بودیزم لەوێ حاکم بووگە. قدرت سیاسی ئەم کارەیە کردگە. قدرت حاکمەی سیاسی لە ئەندونزی کێ بووگە؟ پۆرتوقالی و ئیسپانیایی، هۆلەندی، نەمایەندەگان کلیسە و کنیسا بە زەبرە پوڵ و هێزە نظامی مردمیان مسلمان کردگە.
چۆن یەک دەست ئەندونزی 95% مسلمانە. بزانن تۆ لەگرا پێی ئەوەی وەختی ئێمە ئێژین لە سەرزەمینە کوردەوارە دەستگاه جودۆ کریسیانەتی لە تەیە 300 ساڵە گوزەشتە سنەتی سەوار کرد بەردەوڵەتە کوردی سەرزەمینە کوردەوار وردە وردە خواردی وەکو بی خواردی وەکو موریانە خواردی لە ناو خواردی قڕۆڵی کرد سنەتی بەر سنەت سەوار کرد بە پوڵ هات بە ئیمکانات هات و بە مەتن هات متنی لە غاڵبە شیوخ و تەریقەتە مختلفە ئیسلامیە هاورد و تەمامە موتون ئیسلامیە جعل کردگە وەگەرنە تۆ ئێشە بێی جواو بێیتۆ ئەندونزی لە ژێرە دەسە کامە قدرەتە سیاسی بووگە بە مسلمان مە تۆ نایێژی عامل انتشار دو دین جهان شمول اسلام و مسیحیت قدرت سیاسیه یکی بدنه امپراتوریت روم یکی شمشیر عرب ده ام شمشیر عرب لحجوی کار ناکا نه هندوستان کارکا نه اندونزی کارکا چون ام شمشیری عربوی سیاگه و گورترین و پرجمعیتترین بش مسلمانان لەڕێگەی بازرگانی و بگرم مسلمان خواڵی ناگری سۆفیەکان کردگنیانە مسلمان بازرگانان کردگنیانە مسلمان جایسە بابڕێن سەر نەزەریەهای مختلفە چۆن ئەندونزی بووگەسۆ مسلمان جوادات سه نظریه در خصوص چگونگی گسترش اسلام در آسیای جنوب الشرقی وجود دارد. نظریه اول امانه نظریان ها هیچ فکتی که تاریخیان بونیه. نظریه اول بر نقش بازرگانی تأکید میکند. نظریه اول ایجه بازرگانی بوده که در بنادر اندونزی اسکان یافتند. با خانواده های محلی حکام از طریق ازدواج پیوند برقرار کردن. توجه که نظریه اول مشت بازرگان چون اوه چون بونو زاوای حاکمان ام شهرانه کنشگیان دا بیان و ثروت و مهارت های دیپلماتیک و تجارت بین المللی خود در زمینه تجارت را در اختیار پادشاه ساحلی قرار دادند. بازرگان مسلمان. بنابراین نظریه اولین کسانی که در آسیای جنوب شرقی مسلمان شدن همین پادشاهی ساحلی بودند که با هدف برقراری ارتباط تجاری با مسلمانان و به دست آوردن متحدانی برای رقابت با تجار هندوی جاوه اسلام را پذیرفتند. آنها از اسلام به عنوان وسیله برای مشروعیت بخشیدن به مخالفت خود با پادشاهی ماجاپاهیت و راهی یافتن از سلطه امپراتوری های مناطق داخلی جاوه استفاده کردند. نظریه دوم بر اهمیت نقش مبلغانی تأکید می کند که از گوجرات، بنگال و شبه جزیره عربستان به این منطقه قدم گذاشتند. این نظریه معتقد است صوفیانی که به جنوب شرق آسیا آمدند در کنار انجام فعالیت‌های تبلیغی به فعالیت در امور تجاری و سیاسی نیز پرداختند. آنها به دربار پادشاهان و محافل بازرگانی نفوذ کرده و در روستاها مورد توجه عموم قرار گرفتند. هر وا گاگلی آنها نفوذ پیدا کردند و چون ناو چون مناطق روستایی و قدرتیان گرتو مردمیان مسلمان کرد. هر وا امش وچی مسلمان بوجین امش وشم شرکه عمر ابن خطاب و سعد ابی وقاص سر باوککان مانیان پراند دایککان مانیان برده پرده گشتیان آوس بون ئێمە مسلمان لەدایک بووین باوک عەرەبین گشتمان توولەی تەجاوزین ئەمە تاریخێکە وا ئێوە بەحسیەکەن و حەزی پێەکەن و لەسەری ویسیاگن بەڵام لە ئەندونزی خوا هەڵی ناگرێت دەعوەت کریاگەن و ئیسلام لە ڕێگەی بازرگانی و تجارەتیان کردگە و تجارەتەکە بەعاس بووگە مەردمە گشتی بێت و مسلمان
هندوستانی شەروە کەسێ لە خۆی ناپرسی بۆ ساحەوی ئەم ئیسلامە تورکە شیعە و تورکە سونیە بۆ ساحەوەم ئیسلامە عەرەبنی عەرەب کیس کێ عەرەبە کوا عەرەب لەکوێ بوو ئەم عەرەبە تۆ لەگە ئەفەهمی تەمامە ئەم تاریخەی کە ئەمانە تەحتە ناوە تاریخی قورونێ وستا و بەربەرەکانی تەکە ئیمپراتوری عوسمانیە یەکەن گشتی ساختەس و گشتی لە یەک منشەوتێت کلیسا و کنیسە پۆرتوقال ئیسپانیا هۆلند بریتانیا گشتی کلیساس ئەوەی کە من لەگرا بەحسی ئەەکەم وا مردم کەج تێ ئەگا ئەژێ دایکە وتی وە مناڵەکەی وتی ڕۆڵە بوومە قوروانی چاوبامیەکانە وتی دایکە گیان بامم گەرەکە مناڵەکە تێ نەگەی دایکی خەریکە محەبەتیەکە کاکە من خەریکم کارە سیاسیەکەم مەتنێکی فەلسەفی سیاسیم بۆ ئومەتە کوردی هاوردگە خەریکم بەڕەسیە ئەم تاریخە سیاسیە کە من کارم چیە بەوەی کە محەممەد پێ خاسەکە یاخراوە کارم چیە بەوەی کە کاورا بۆ مسلمانە نوێژ ئەکا یا نوێژ ناکە یا ئەشێ مسلمانی یا مسلمان نەوێ ئەمە دوژمنایەتیە لە حەقی ئێمەکردن ئیجازە نادا ئێمە بڕۆین تەماشای ئەم تاریخە دروست حسابی بکەین هەر کەسێ لە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حەملە بە دینە هەر کەسێک بکات بەرخوردی پێەکەین کارە ئێمە ئەمە نییە ئێمە خەریکین بەڕەسی ئەەکەین ئایا ئێمە بە شمشێرە سەعدە وەقاس مسلمان بووگین یا یەهودی مسلمانمانی کردگە کامیان ئیش جواب بیتۆ چون ئەگەر بە شمشێرە سەعدە ئەبی وەقاس مسلمان بووین ئەو جار داغستانی یەهود تا بە ئیمڕۆ دروست لە ئاو دەرتێت ئیمپراتوری ساسانی بووگە بەر لەبێ ئیمپراتوری هەخامەنیشی بووگە دینە زەردەشتی بووگە ئەهورە مەزدا بووگە هەریمەن بووگە و ئێمە شکستمان خواردگە و خواهەڵی ناگرێت و مشتێ دوا کەوتگین و تەسلیم بووگین و ئەم حاڵمانە ئاخێزە کوردەواری سەربەخۆیش ئێژێ لە تەیە 300 ساڵە ڕابردووە دەستگاه کلیسە و کنیسا منسەجم هاتە سەرزەمینە ئێمە لە دەروون و قڕۆڵی کردین 2000 فرقه یهودی بۆمان دروست کرد لە جێرە ناو ئیسلام 2000 فرقه یهودی قادریە نەقشبەندیە سۆهرەوەردیە ئیسماعیلیە نعمەتیە نعمەت اللهیە عودویە دروستی کرد بەڕۆ لەم سەرزەمینە کوردەوارە هەر ئەم ئیسلامە ساحێوەکەیشی عەرەب نییە تورکە شیعەیە سەفەوی ئێرانی فارسە کە تۆ سەیری ئەم مەڵغەمە بکە بابای تورکە عوسمانیە سەلجوقیە مۆغۆلە عوسمان بابای سنیە حەنەفیە چۆن ئەم مەڵغەمە بەیەوە حەفزەکرێت و حەزی پێیەکەن سوال گەورەترین و مهمترین بەخش جەمعیەتی مسلمانانە جەهان وا لە مەناتق ئاسیاییە لە هندوستانەوە تا ئەندونزی بە شمشێر مسلمان نەوگن ئاغا خود تاریخێکە خۆیان ئیدعایەکەن بە شمشێر مسلمان نەوگن چۆن ئێمە بە شمشێر مسلمان بووگین ئیستا ئەوان کە بە شمشێر مسلمان نەوگن بە شمشێرە عەرەب حەداقل مسلمان نەوگن بە شمشێرە کێ مسلمان بووگن بە قودرەتە سیاسیە کێ مسلمان بووگن عەرەب تورک مغولی یا پرتغال و اسپانیا و بریتانیا کامیان هۆلند کامیان ئایسە مەغزە ئێرۆر لێ داوانیە ناڕواتە ناوەکە لە نافەهمی ئەم ئیسلامە ساختە و پەرداختەی دەسە کلیساس بزانە کاورای هاتکە کتێوێکی نووساگە بەناوە کێ کاورا کتێوێکی نووساگە بەناوە خانش سریانی ئارامی قورئان کەشف بهشتی بیحور و غلمان کریستۆفەر لۆکزەنبەرگ ساڵە 2000 کتێوێکی نووساگە بەم مەزمونە خانش سریانی ئارامی قورئان
جديدا ترجمة كرياغسو فارسي لبي بنياز داريوش السوية انتشارات فروغ در كولن. أما غا معتقدة كتاب قرآن بزوان آرامي والسرياني والتلفيقتك عربيان نوسرياغا وحي شفاهي نوغا وترجمة غلط كرياغا بعربي وإسلام شاخيك لمسيحيات هر مسيحيته وبشيك بوغا مذهبك بوغا لمسيحيات. أما غا مدعية سؤال أما نستقلك يانا بيجن چي بيجن إسلاف زريفو بكينو ديخو إما منزاني إسلام شاخيك ليهوديات تمام تعابير صوفية لمسيحية جيرياغا تمامي تشيع كوبي مسيحية وصوفي قري وتمام أم قصهاية تحت ناو جلال الدين الرومي وابن عربي كلن قديسين مسيحي كساني وكو أغسطين قديس كوبي أن يكرياغا. أما الغما قرأك يسي برو كو بمانوات برو أوجيغا سلطة أديان إبراهيمي عبوديتك أديان إبراهيمي هاورديانا ونابودية ككردة وسرزمين كردوارة كإيما إشي حلو بوينو لبين بچين حتى هتايا قانون فتنة كيش سرزمين كردوارة إشي نابودي كان بويا دو إمبراطورية عثماني وصفوي سوارة كان بناوي إسلام وبسرم سرزمين إيما وأما والا كويا إمبراطورياتانا والا ناو متونة غربية كانا والا ناو متونة كليسا وكنيسة أم بو أو أي خنجني أو بو أو أم أي خنجني كس نايجي سوارة بر قدرة السياسية كامه هيز نظامي والسياسي أندو نزيبو بمسلمان. جوابني أندو نزي لقرن شانزة والا إشغال واستعمار برتقاليا كان وإسبانيا كان لقرن هجدة والا استعمار هولندية كان هجك جوابيني بيداتو ترحاتو قصصو ايدات قيقت اليوم نظرية ياكو نظرية دو نظرية سيو ولتو ايجي ديا اكو چونچو قسم استراو كورش كي بوغا نايجي عامل انسجام غوركانيان هند كي بوغن چون غوركانيان لهند قدرتيان بوغا بريطانيا سواره به هندوستان بوغا وهندوستان مستعمره بريطانيا بوغا چون جواب نية حي جوابي نية أنشي كمن لدي بيتك يمرو قركمو بيجمي وثابتي بكم بأيوا أو بوك قسترش إسلام لطريقة كليسا وكنيساس من لطريقة عرب مغول وترك. عربي موجود نية تاريخ متأخرة 500 سال گذشته جولان دو امپراتوری ترک مغولی شیعه سنیه ایرانی عثمانیه نه عرب. وما ناويتو جيغي سؤال بوي وام عربة چي بيهات ام عربة وابا شمشيرة پیغمبر اسلام پول دار بو بخلقي اود موالي وسوار بو تا اندلس چو سروتي كي عجيبي ودس هاوردو پول و طلاي دنياي غارت كردو سوار بر فرش بهارستان و زخائر گوري امپراتورية ايران بو خو حپلوشي نكرد خو نيخوار چي بيكرم طلاي چ بيكرد دم عربي سا قدرتي قرتقا زوري فربوغا بوغا سو اشراف زا لشكري هس سباي هس چون مشتي تركو مغلو بوغن اتوان نم عربانا بهنيرنو بياوان عرب شروع كاتو حشتر داري تو چون اشراف زاي وحفصة 800 سال مردنيا حكومتي كردقا اي قريني تو بيابان بيوتو حشتر سوار مشتي ترك مغلية چاو تنگ غلام بچه هونو صاحي وام امپراتوريته بونا خوتان سوال ناقد چون معنا پاسخ ندریتو پاسخت ادنو
لكوێ پاسخە دەدەن لە کتاوەکەی مقدمەی ابن خەلدونە. ابن خەلدون کێس معلوم نییە کەم کتاوی نووساگە چۆنی نووساگە، ولی ابن خەلدون ئێژێ عەسەبیەت با عەسەبیەت بە شەهرنشینی لەبین ئەچێ و عەرەب بە شارنشینی عەسەبیەتی لەدەستا و فاسد بوو بۆیە نابود بوو. لە قەرنە شەشەم و عەرەب فاسد بوو و ئەوجە فەسادەکەی گەیە قەرنە هەشتەوە. لذا أنشيت بو إسلام مشخصة وجيه كوتك تا قرن هشتم لقرن هشتم إسلام ويسي فساد. وإتر عرب شكت أويل شمشير كيشي شمشير كيانة كنارو إدات دس الترك وأشي بيكاري بوتو نمانگركو بوتو اما بڕۆین حشتەکەی خۆمانمان بێ خاسترە فاسد بووین. تۆجۆکەی وەلە تورک فاسد ناوێ، تورک ئەوێتە تورکیە، ئیدعای تورکستانە گەورەکە. داڵێ ئێران ئیدعای ئێرانستانەکە لەبەی ناچێ. پس ئەوەی کە بۆ ئێمە مهمە و گەرەکمانە بزانین ئێمە بە شمشێرە سەعدە وەقاس مسلمان کریاگین یا بەدەسە کلیسا و کنیسە و یەهودیەت کامێن. ئەندونزی سەوارە بەرکامە قدرەتە سیاسی مسلمان بووگە، هندوستان سەوارە بەرکامە قدرەتە سیاسی مسلمان بووگە. لە ئیمپراتوریەتە پڕتمتراق و لەولاوەکاری و حەج کەسەوە نەوە گورکانیان لەم لاوە خەڵک مسلمان بوو تەوەستە قدرەتە گورکانیان. تۆ بێ ئەمە لەغەمە حەلکە، تۆ بێ ئەمە حەلکە حل ناوي خو. عامل انتشار ام قشت متون فاسد اسلامي وفارسية كويس هندوستانه. دست نويس لكوي چاپ سنگيه كري لبنبي لو دوا لكوي لمصر. دو قانون برپایی فتنه لسرزمین کردواره مصر و بنبي. بريطانيا جهان بچی اگره؟ به هندی، به کار هندی، به نیروی هندی. پس لەگرا ئەنچە کە ئێمە خەریکین مەترەحیەکەین و گەرەکمانە بەحسی بکەن تا ئەیوە بفەهمن تەسلیم بوون ئزمحلال و لە بینچوونە ئێمە لە نظامە ئینقیادگەرە ئەدیانە ئیبراهیمیە کە ئمڕۆ لە ژێرە نظامە سوڵتەی جەهانیە لە مؤسساتە ئاسمانگی لە مقدساتە ئاسمانگی تەبدیل بووگە بە مؤسساتە مقدسە زەمینی و هەنووز کە هەنووزە کانون ئەم هدایەتە ئەوانە بووگن. لا يا وخوش